ام جايك كتل صفات عباد الرحمن والذين لا يشهدون الزور شايتي درو نادن ازان شايتي درو چیە ئەوەیە کە ئەڕێ بۆ محکەمە برادێک دەڵێت تخوا بێ لەگەڵ ما شایەتێک مەیە بۆمی بدە شایەتی درۆ شایەتێک کە ماڵی خەڵک لەبەر خاتری برادەرەکەت ئەیکەیتە حەقی برادەرەکەت ئیتر هەموو جۆرە شایەتیەکان کە گشتی درۆیە زەلام وایە دێ بۆ لای من ئەڵێ مامۆستا کەفارەتی سوێن چییە؟ ئەڵێ مەگەر سوێنێک لە دەم دەرچوێ بۆ نمونەی سەر تۆ سوێنە خۆی ئەڵێ وەڵاتە ناچم ماڵ براکەم دوایەوە بیرەکەی تۆ ئەڵێ وەڵاهی بۆ نەچم گوناحە سڵەی ڕەحم نابێ بە بچڕێ سوێنەکەت ئەشکەری وەچتە ماڵ براکەت ئەم سوێنە ئەگەر کەوت ئەبێ نانی دە فەقیر بدەیت ئەگەر نەتوانی سێ ڕۆژ وەگرەی ئەمە کەفارەتەکەیەتی بەڵام ئەو دێگەرەکێتی شایەتێکی درۆی دا لە محکەمە لە بەردەم حاکمە شایەتێکی درۆی دا تەوقیعی کردووە سوێنی خواردە گەرەکێتی بێ بۆ لای من هەروەها کەفارەتێک نانی دە فەقیر بدا یعنی وە 25,000 نەجاتی بێ نازانێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کابرایە غەرق بووە لە ناو گوناحەتەوە تر یەمینی غەموسە وغەموس یعنی غەرق بووە لە ناو گوناحە بۆیە ئەبێ زۆر ئاگادار بین ئەهلی ئیمان شایەتی درۆ نادەن